بەڕێزێک مامۆسایەکی ئاینی لێرەوە چیت هەیە بۆ بەشێک لە مامۆسایانی دیکە کە ئەم مەراسیمانە بە بیدعە دەزانن؟ لێرەوە پیان ئەڵێم با بەس بێت. ئەم شەو کە ئێمە لێرەدا ئەم ئاهەنگە گەورەمان ساز کردەوە وەکو بنەماڵی شێخانی چەمپارا و ویستومانە پێش قەدەم بین لەم کارە پیرۆزەدا پێش ئەوەی شەوی دوانزە بێ ئەم ئاهەنگە گەورە لە شاری سلێمانی ئازیزمانە ساز بکەین کە ئەمە یەکەم جارە و یەکەم ساڵە پێش دوانزدەی مانگی مەولودی پیرۆز ئاهەنگی ئاوە بەم حەجمە گەورەیە و بەم شێوازە و بەم جۆش و خرۆشە لە بۆ مسلمانانی کوردستان ساز و ئامادە بکرێت. لەبەر ئەوەی پێویستە لەسەر هەموو مسلمانێک بە هاتنە دنیای پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم دڵخۆش بێ، شادمان بێ. ئێمەش مسلمانان پێیان خۆش بوو کە ئەم شادی و خۆشیە پێش بخەین، خۆمانی بۆ ساز و ئامادە بکەین بۆی بە بەرەکەتی ئەم یادە پیرۆزە خوای گەورە هەموو کێشە و مشکیلەکان و ناخۆشی و ناڕەحەتیەکان لەسەر هەرێمی کوردستان بەگشتی و بەتایبەتی شاری سلێمانی ئازیزمان لابەرێت. نانی چەند کەسان ئامادە کردو بۆم ئێوارێ؟ نانی 3000 کەس ئامادە کراوە. مامۆسا وەکو بەڕێزێک مامۆسایەکی ئاینی لێرەوە چیت هەیە بۆ بەشێک لە مامۆسایانی دیکە کە ئەم مەراسیمانە بە بیدعە دەزانن؟ لێرەوە پیان ئەڵێم با بەس بێت. ئێمەی کورد ئەو مێژووە زێڕینەمان پێبراوە لە مێژوودا کە تاکە میلەتین بەو جۆش و خرۆشە جوانە پێشوازی لە مانگی مەولودی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم. ئەوەی مسلمان بێ، ئەوەی ئیماندار بێ، ئەوەی کوردی ڕاستەقینە بێ ئەم یادەی پێخۆشە و حەزی لە یادی مەولودە.